Şimdi diyorlar ki bunun suçu ne? Ya daha ne olacak Baybek Kemal? بانگەشەی هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی و پەرلەمانی تورکیا گەرمە و لایەنە ناکۆکەکان هەرچەندە خاڵی جیاوازیان زۆرە بەڵام هەمووان لەسەرەوە کۆکن چواردەی ئایار گرنگترین هەڵبژاردننی مێژووی ئەو وڵاتە بەڕێوە دەچێت و بۆ کاندید و پارتەکانی ژێگلاکەرەوەیە. هەرچەندە یەکشەمەی داهاتوو هەم هەڵبژاردننی سەرۆکایەتی و هەمیش پارلەمانی بەڕێوە دەچێت بەڵام بەهۆی بەهێزی کەسایەتی کاندیدەکان و تایبەتمەندی تورکیا و سیستمی سیاسی وڵاتەکەوە زۆرینەی سەرنجی چاوەکان و زوومی کامێراکان لەسەر هەڵبژاردننی سەرۆکایەتیە. هەرچی لەبارەی پەرلەمانیشەوەیە پێشبینی گۆڕانی گەورە لە تەرازوی هێزە سیاسیەکاندا بۆ پەرلەمانی تورکیا ناکرێت. ناوەندەکانی توێژینەوە و چاودێرانی دۆخی سیاسی تورکیا پێشبینی دەکەن هەڵبژاردننی سەرۆکاتی لە گەڕ یەکەمدا یەکلا نەبێتەوە و بەرەو گەڕی دووەم مل بنێت کە بڕیارە لە 28 ئایار و دوای 2 هەفتە لە هەڵبژاردننی خولی یەکەم بەڕێوە بچێت. هەرچەندە بۆ هەڵبژاردننی سەرۆکاتی تورکیا 4 کاندیدی جیاواز هەن بەڵام ڕەجەب تەیب ئەردۆغان و کەمال کلیجدارۆغلۆ دووسەرێکی ترینیان و ململانەی توندیان لە نێواندایە. چاوەڕێژ دەکرێت ئەم دوو ڕکابەرە سەرسەختەی کە سێ دەیە لە ململانەدان لە خولی دووەمی هەڵبژاردنەکەدا چاویان بە چاوی یەکدی بکەوێتەوە. ڕۆژانە و لە پارێزگا جیاوازەکانی تورکیا و باکووری کوردستان کلیجدارۆغلۆ و سەرکردەکانی هاوڵی لە مێزی شەشقۆڵی لە ناو حەشاماتی لایەنگرانیاندا ئاماژەی دڵبەدەستەکانیان دروست دەکەن و دەڵێن ئیتر بەسە. هەرچی ئەردۆغانیشە هەر ڕۆژە و پرۆژەیەکی نوێ ڕادەگەێنێت و لە هەژماری تویتەرەکەی خۆشی تەپڵی برنەوەی لێدا و بەشێک لە وتاری سەرکەوتنی بڵاو کردوتەوە. لە نووسینێکدا کە وەک سەرۆکۆماری هەڵبژێردرا و نووسیوێتی دەڵێت لەم هەڵبژاردنەدا هەر تاکێکی کۆمەڵگە بە گەنج و پیر و ژن و پیاوەوە هەمووان تورک، کورد، عەرەب، سوننە، عەلەوی، کریستیان، جوو سریانیشەوە سەر دەکەون. Meral Akşener'de başbakan. Öyle görünüyor. شاغلێ گیرکردنی هێز و لایەنەکان و کاندیدەکانی سەرۆکایەتی و پەرلەمانی لە تورکیا گەیشتووەتە ئاستێک ڕۆژانە لە بەردەم مایک و لەسەر شاشەی تەلەڤیزیۆن و تۆڕە کۆمەڵایەتیەکان سوکاتی بەیەک دەکەن و ناوی یەکتر دەزڕێنن. لایەنەکان دەست بۆ چڵەپوشێکیش دەبن کە بزانن لە بەرژەوەندی بەرامبەریاندا نییە. 28مین خولی هەڵبژاردننی تورکیا کە زیاتر لە 65 ملیۆن کەس تیایدا دەنگ دەدەن بڕیارە هەمان شەو ئەنجامە بەراییەکانی بڵاو ببنەوە. ئەنجامەکانیش ڕێڕەوی ساڵانی داهاتووی تورکیا لە نێوان هێزە محافیزکارەکان لەلایەک و چەپ و دیموکراتەکانیش لەلایەکی دیکەوە ڕەنگڕێژ دەکات.